ترێ ئێستا کاتی بڕگەی سێمی گفتوگۆکانمان هاتووە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکاریەکانی دەست پێ کردووە بۆ هەڵبژاردننی پێشوەختە کە دەیدا بەڕێوە دەچێت. لەو چوارچێدا داوا لە هاوڵاتیان دەکات کە سەردانی بنکەکانی کۆمیسیۆن بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری دەنگدان. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئامانج عەزیز بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقمان کردووە. کاک ئامانج بەخێر بیت. کاک ئامانج بەخێر بیت. ئەوەی کە باسی کارتی بایۆمەتری گەڕاوەتەوە بۆ سلێمانی واتە بەگشتی لە سلێمانی ڕێژی ئەو کەسانە چەندن کە مافی دەنگدانیان هەیە. بەڵێ دیارە ئێمە وەکو ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی بەرپرسین لەسەر پشتیکردن و بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان لە تەواوی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری. لەم ڕۆوە ئامادەکاریەکانمان بەردەوامن بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە دەی تشرین یەکەمی ئەم ساڵ ئەنجام بدرێت و هاوتەریب لەگەڵ پارێزەکانی تر بەشێکی زۆری ئامادەکاریەکانمان تەواو کردووە. لەوانە تۆماری دەنگدەرانی گشتی تایبەت ئاوارەکان پەسەند کراوە، ئەوەی پەیوەندی بە ناوی پاڵێراوان و ژمارە پێدانە جێگیر کراوە لەسەر وەرەقەی دەنگدان، ئەوەی پەیوەندی بە فەرمانبەرانی ڕۆژی دەنگدانە سبێنێ کۆتاوادێ بۆی کە ئەو فەرمانبەرانەی یاخود ئەو خوێندکار و دەرشوانی فەرمەکەیان پڕکردوتەوە فۆرمەکان بیژەرنەوە. ئەوەی پەیوەندی بە خودی دەنگدەرەوەیە وەکو ڕەگەزێکی سەرەکی لە پرۆسی هەڵبژاردنەکان پێویستە لەسەری هەڵگری کارتێکی ئەلکترۆنی دەنگدان بێ بۆی کەوا لە ڕۆژی دەنگدان مافی دەنگدانی بۆ مەسۆگەر بێت. بۆ ئەم مەبەستە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕێگە بە دوو جۆر کارتی ئەلکترۆنی دەنگدانەیە کەوا لەلایەن دەنگدەرانەوە یەکیشان بەکاربهێنێ لە ڕۆژی دەنگدانە. ئەم دوو جۆرە کارتە یەکیشان کارتی کورخایانە. کارتی کورخایان بۆ کارتە ئەوترێ کەوا وێنەی دەنگدەرەکەی لەسەر نییە، تەنها زانیاری کەسی دەنگدەرەکەی لەسەرە، یاخود بۆ تایبەتە بۆ دەنگدەرانەی کەوا پێشتر خۆیان تۆمار نەکردو بە شێوەی بایۆمەتری، واتە وێنەی دەنگدەرەکە وەرنەگیراوە، پەنجەمۆری دەنگدەرەکە وەرنەگیراوە. ئەوەی پەیوەندی بە جۆری دومی کارتەکەەوە هەیە بریتێت لە کارتی بایۆمەتری. کارتی بایۆمەتری ئەوەیە تایبەتە بۆ دەنگدەرانی کە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو لە 2007ەوە هەتاوەکو 15 چواری ئەم ساڵ خۆیان تۆمار کردو بە شێوەی بایۆمەتری. لەو فترەیە ئێمە بە چەند وەجبەیەک کارتەکانمان پێگەیشتوتەوە و ڕۆژانە لە ڕێگەی ناوەندەکانی تۆمارکردن لە تەواوی سنووری پارێزگای سلێمانی کە 79 ناوەندمان هەیە کارتەکان ڕادستی خاوەنەکانیان نەکەینەوە. بۆیە داواکەین سەرجەما دەنگدەرانی کەوا خۆیان تۆمار کردووە کارتەکان گەڕاوەتەوە بۆیان دروست کراوە ئەتوان بچن کارتەکانی وەرگرێتەوە تاکوێسا کاگامە. بەڵێ دیارە ئێمە لەبەرەوەی کە دروستکردنی کارتەکان بەپی وەجبەیە و هەفتەی ڕابردوو دوو وەجبەی نوێیە لە کارتی بایۆمەتریمان بۆ گەڕاوەتەوە بۆ دەنگدەرانی کەوا لەم ساڵ تا 15 چوار خۆیان تۆمارکرد بە شێوەی بایۆمەتری ئەتوان بڵێم ڕێژەی لە 183 ئەو دەنگدەرانی خۆیان تۆمار کردو بە شێوەی بایۆمەتری کارتەکانی وەرگرتوەوە. دوامۆڵەت کێ بۆ ئەوی کە ئەو کارتانە وەرگرتنەوەانە؟ بەڵێ ئێستا ئێمە بڵێن پرۆسی دابشکردنەوەی کارتی بایۆمەتری بەردەوامە دواتر بە بڕیارێک لەلایەن ئەنجومەنی کۆمیسیاران پرۆسی دابشتنەوەی کارتەکان ئەوەسێنرێت کە بەپی ئەو ئەزمونەی ئێمە هەمانە لە بواری هەڵبژاردن 2 ڕۆژ پێش پرۆسی دەنگدان ئەوەسێنرێت. باشە با باس لە ئامادەکاریەکانی هەڵبژاردن بکەین. ئامادەکاریەکان بۆ پرۆسی هەڵبژاردن چۆن بەڕێوە ئەچێت؟ ئامادەکاریەکان زۆر باش بەڕێوە ئەچێک وەک پێشتیش ئاماژم پێیا بەشکی زۆری ئامادەکاریەکان تەواو کراوە لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە و ئێمە تەنها چاوەڕی ئەوواکەین کەوا بەرواری دەی دەبێت بۆی کە پرۆسی هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. واتە ئێوە ئەوەندە دڵنیان کە هەموو شتێک ئامادەیە لە ڕووی سەرچاوی مرۆییەوە کە سبێنێ دواوادێ بۆ هاتنەوەی فۆرمەکان و لە ڕووی ئامێرەوە چۆن ئەوەنە دڵنیان تۆ سبێن دواوادێ بۆ هاتنەوەی فۆرمی ئەو کارمەندانی کە ئەیانێ بەگرێ بە سبێن ئیشتان لەگەڵا بکەن ئەمە یەک لای نەبوو تۆ کاگامانچ و لە ڕووی ئامێرەوە پێداویستیە لۆجستیەکان. بەڵێ دیارە لە ڕووە هونەری و لۆجستیەکەوە سەرجەم ئامێرەکانی پرۆسی دەنگدان ئامادەن و بۆ زانیاریتان 2 هەفتە لە بەوبەر ئێمە پرۆسەیەکی ئەزمموی هەڵبژاردنەکان ئەنجامدا کە پێوترێت پرۆسی مەحاکات تایدا لە 79 وێزگەی دەنگدان لە تەواوی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری پرۆسی دەنگدانمان ئەنجامما بە شێوەیەکی ئەزمموی تاوەکو فەرمانبەرەکانمان ڕابێن لەسەر ئەوەی کەوا لە ڕۆژی دەنگدان بتوانن پرۆسەکە زۆر سەرکەوتوانە بن بەڕێوە. ئەوەی پەیوەندی بە فەرمانبەرانی ڕۆژی دەنگدانەوەیە ئێمە گەرباسی ئۆفیسی پارێزگای سلێمانی بکەین ڕێژەیەکی زۆر لە فەرمانبەران و خوێندکاران و دەرچوان فۆرمەکان گەڕاوەتەوە و نزیکەی زیاد لە 35,000 لەو فۆرمانەمان پەسەند کردووە
چاوەڕێن ئەوەی کە سبینێ دواوادەیە بۆ گێڕانەوەی باخی فۆرمەکانی تر لەو 35,000 چەند وەرەگرن؟ ئێمە وەکو ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی پێویستمان بە نزیکەی زیاتر لە 70,000 فەرمانبەر ئەبێ بۆ ڕۆژی دەنگدان. کەن ئەوانەی کە چانسی زیاتریان هەیە بۆ وەرگرتن؟ بەڵێ دیارە مەرجەکان پێشوەختە دیاری کرابوو فەرمانبەرانی حکوومەت دەرچوانی زانکۆ پەیمانگاکان خوێندکاران ئەمانە ئەو توێژانن کە مافی ئەوان هەیە فۆرمەکە پڕکەن. باشە کاکە ئامانچ لە هەموو هەڵبژاردنێک وەک ئەزانیت لە هەموو دنیا باس لە بابەتی ساختەکاری ئەکرێت. هیچ ڕێگایەکی نوێ گیراوەتە بەر بۆی ڕێگری لەم بابەتە لەم هەڵبژاردنە؟ بەڵێ دیارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پشتبەست بە یاسای نوێی هەڵبژاردنەکان کە یاسایەکی تەواو جیاوازە بەراورد بە یاساکانی ڕابردوو و پشتبەست بۆ ڕێنماوی و نیزامانەی کە لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە دەرچووە تەواو ڕێگریەکرێت لە کاری ساختەکاری و تەزویر و بۆ ئەم مەبەستەش کۆمیسیۆنی هەڵبژاردن گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی ئەنجاماوە بۆ ئەوی کەوا پێشوەختە پشکنین بۆ سەررجەم ئامێرە ئەلکترۆنیەکان بکات پێشەوەی کەوا ڕۆسی دەنگدان دەست پێ. کۆمپانیا ئەڵمانیا کارەکانی دەست پێ کردووە یاخود یەتە ناوەند بە ناوەندەوە یاخود یەتە ناو پارێزگاکانەوە یان هەر لە ئەڵمانیاوە کۆنتترۆڵێکە دیارە ئێمە ئەو ئامێر ئەلکترۆنانی کە لە ڕۆژی دەنگدان بەکارێنین سێ جۆر ئامێرە. یەکێک لەو ئامێرانە بەراوردکردنی تۆماری دەنگدەرانە واتە ئەو دەنگدەری کە کارتەکەی بڵێن بۆ کارتیە دەنگەیات لە ئامێری بەراوردکارەکە ئەدرێ مطابقەی داتا و زانیاریەکانی دەنگدەرەکە ئەکرێت لەگەڵ ئەو داتا و زانیارانەی کە لەناو جیهازەکەیە. جیهازی دوم بریتە لە ئەو ئامێرەی کە پەیوەندی بە ژماردون و جاکردنەوەی دەنگەکانەوە هەیە. ئامێری سێمیش بریتە لەو ئامێری کە ئێمە پێوتێ ویسات کە ئەنجامی هەڵبژاردنەکان لە ڕێگەی قەمەر سەناعیەوە ئەنێرێ بۆ ئۆفیسی نیشتیمانی. دیارە ئەم شەریکەیە هەر لە سەرتاوە پشکنینی بۆ ئامێرەکان کردووە و لە یەکەم پرۆسی ئەزمونکردنی هەڵبژاردن ئەو پرۆسی مەحاکاتە پشکنینی خۆی بۆ ئامێرەکان کرد بۆ نەتیجەکان کرد بۆیە بە ڕێژەی لە 100% سەررجەم داتا و زانیاریەکان نەتیجەکان یەو هەڵبژاردنە ئەزمونی کە ئەنجام درا مطابق. بەڵێ ئەگەر هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت لە وادەی خۆی بەڕێوە بچێت پێت وایە کە هەڵبژاردنێکی ڕێکوپێک بێت یاخود هیچ بابەتێک هەیە کە کەم و کوڕی بێت و پێویستی بە چارەسەرە بێت لە ڕووی ئامادەکاریەوە؟ بەڵێ دیارە ئامادەکاریەکان بەشێکی زۆری تەواو بوون. ئێمە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پابەندین بە خشتێکی زەمەنیەوە و هەموو ئامادەکاریەکان بۆ کراوەکەوە لە دەیدا هەڵبژاردن کرێت ئللا ئەڵڵاهومە ئەگەر قوویەکی قاهیرە زڕوفێکی لە ناکاو بێتە پێشەوە کارگەری هەبێت لەسەرەوەیکەوە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێت. بەڵێ کاک ئامانج هەڵبەت ئێوە زیاتر لایەنی تەکنیکین نەک لایەنە سیاسەکەی هەڵبژاردن بەڵام بە دەریژ نین لە کاریگەری بڕیارە سیاسیەکان. ئێوە ڕۆژانە هەڵبەت لەگەڵ بەغداشە پەیوەندی بەردەوامتان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی باڵایە. ئەم بابەتی کشانەوەی هێزوو لایەنەکان وەکو کۆمیسیۆن ئەوەندەی باستان کردبێت کاریگەریە بێ لەسەر ئەو وادەی هەڵبژاردننی دەیدەیە کە دیاری کراوە؟ بەڵێ دیارە پرۆسی تۆمارکردنی ناوی پاڵەوراوەکان بە کۆتا گەیشتووە. ئێستا هەموو پاڵەوراوێک ژمارەیەکی تایبەت بەخۆی وەرگرتووە و لەسەر وەرەقەی دەنگدان جێگیر بووە بۆ ئەم وەرەقەی دەنگدانە ئێستا لە قۆناغی چاپکردنایە بۆیە نەهاتوە بۆتان چاپ نەکراوە جارێ وەرە. بەڵێ لە قۆناغی چاپکردنایە لەلایەن ئۆفیسی نیشتیمانیەوە گرێبەست کراوە لەگەڵ کۆمپانیایەک بۆی کە ئەم وەرەقەی دەنگدان ناوخۆیکەنیان لە دەرەوەیە. بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە ئەوەی کە ئەیبیسین لە کەناڵە ڕاگەیاندنەکان و سۆشەڵ میدیاکەوە چەند هێزێک و پارتی سیاسی و تەنانە پاڵێورا و زۆری پاشەکشەی کردووە بەڵێ لە پرۆسەی هەڵبژاردنەکان. ئێمە لە ڕووی یاساییەوە هیچ بەهایەکی یاسایی نییە لەبەرەوەی کەوا ماوەی ئینسیحاب یان کشانەوە لە پرۆسی هەڵبژاردن کۆتایی هاتووە. ناوی سەررجەم پاڵێوراوەکانیان لەسەر وەرەقەی دەنگدان جێگیر کراوە بەڵام لە ڕۆ معنیوێک و لە ڕووی ئەوەی کەوا خۆیان بەشدار نەبن ئەوە پەیوەندی بەخوایانەوە هیچ پەیوەندی بە کۆمیسیۆنەوە نییە. بەڵێ بەڕێز ئامانج عزیز بەڕێوەبەری لە قسلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سوپاس کە لامان میوان بووی دووبارە بەخێر.